پرۆژێ ڕووناکی لە سەرەتای مانگی 6 ئەڕاتە بواری جێبەجێکردنەوە لە گەرمیان. ئامادەکاریەکان نێساکە کۆمپانیا بەردەوامە لەسەری ئامادەکاری چاکسازی مححولەکان لە کەلار تەواو بووە، لە ڕزگاریش تەواو بووە. ئێستا ڕۆشتنەتە کفری و ناحیەکانی دەوروبەری بۆی چاکسازی مححولەکان تەواو بێ و ئامادەکاری بۆ دەستپێکردنی پرۆژێ ڕووناکیەکری. واتە دەتوانین بڵێ لە مانگی 6 بەدیایکرایی پرۆژەی ڕووناکی گەرمیان دەست پێکەوە هەروە هەموو گەرمیان کارەباکەی دەوێت بە بچووە کاتژمێری؟ بەڵێ هەموو گەرمیان 5 زۆنە، هەر 5 زۆنەکەی بە یەک و جێبەجێکرێت. لە مانگی 6 دەستی پێ پرۆژێ ڕووناکی. نرخی ماڵان 400 وحدەی یەکەم بە 72 دینارە، 400 دووەم بە 180، 400 سێم بە 175، 400 چوارەم بە 265 لە سەروی 1600 وحدە زەربی 350 دینارەکرێت لە مانگیەکە. کاک حازم بۆ گوندەکان زۆر پرسیارەکەێت ئێستا لە شارەکانەوە جێگیرەکەن لە گوندەکان چاوەنسیان چۆنێ بێت، چۆنی دابەشەکەن لە گوندەکانە؟ کارەبای ڕووناکی گوندەکان شەگرێتەوە، یعنی کارەبا ئەوێتە 24 سعات لە گوندەکانی گەرمیانیش لە هەموو هەرێمی کوردستان. پرۆژێ ڕووناکی هەتا کۆتایی ساڵ ئەبێ لە هەموو هەرێمی کوردستان جێبەجێ بکرێ بە گەرمیانشەوە. کاک حازم ئەو هاوبەشانەی کە هاوبەشی کارەبان بە تایبەتی ئەوانەی کە قەرزارن بەجێ قەرزاری کارەبان، ئەوان چۆن مامەڵان لەگەڵاکرێت کە پرۆژەی ڕووناکی جێبەجێکرا لە گەرمیانە قەرزەکان هەرەمێنێت وەکو خۆی؟ ئەو قەرزە کۆنانە ئەمێنێت لە دوای دەستپێکردنی پرۆژەی ڕووناکی قەرزی تازەش دێتە پاڵی، یعنی دوو خانەمانە بێ، خانەیەک بۆ قەرزی کۆن، خانەیەک بۆ قەرزی تازە. پرۆژەی ڕووناکی بەپێی ئەو ڕێنمایە کە لە ئەنجومەنی وەزیران دەرچووە دوای 50 ڕۆژ هەر هاوڵاتیەکە ئەگەر ئەو پارەی کارەبایی کە لایەتی نەیدات بە سیستمی کۆمپیوتەرایز لە ڕێگای سێڤەری سەرەکی پرۆژەی ڕووناکیەوە کارەباکەی بڕێ. ڕێمەیەوە چیە بۆ هەواتن کە پرۆژەکە گەیمان جێبەجێکرا لە ڕوێی بەکارهێنانەوە بۆ نمونە؟ وەڵی خۆی ئەمەوێ ئاماژە بەوە بدەم ئێمە بەخشینی تایە ئەم پرۆژەیە لە مانگی 6 ئەگەر یەکەمی مانگ دەست پێ بکات لە 150 ئەو پارەیە کە بۆ هاوڵاتیان دێت ئەبەخشرێت هاوڵاتیان، لە مانگی دووەم لە 125 پارەکە ئەبەخشێت، لە مانگی سێم 115 بڕی پارەکە ئەبەخشێت. ئێمە واتە لەم سێمانگی هاوینە کە ئێمە بە تایبەتی لە گەرمیانە سەرفی کارەبامان زیاترین لە هاوینایە، ئەو سێمانگە کە سەرفیاتمان زۆرە بەخشینی تایە. لەگەڵ ئەوەیشا داوامان لە هاوڵاتیان هەیە بە پێی پێویست بڕی کارەبا بەکارێبێنن، دوور بکەونەوە لەو ئامێرانەی کە بڕی کیلۆوات و ئەمپێرەی زیادی گەرەکە، بۆی لە کاتی بەکارهێنانی سپلت و ئەوانە ئەتوانن پلەی گەرماکەی لەسەر 25 دابنن بۆی بڕی پارەی کارەبا کە بۆیان دێتەوە کەمترین بڕبێ. وەڵی ئێمە سەعاتی پیۆری زیرەک لە ماڵەکان دانرێت، تر ئەو کیلۆواتت بۆ دەستنیشانەکە کە ئەو ماڵە لەو مانگە سەرفی کردە. یعنی ئێمە هەتا فەرقی هەیە، ماڵ بۆ ماڵ فەرقی، بۆ نمونە حەجمی ئەو ئامێرە بۆ نمونە سپلت لە 1 تەنیەوە هەیەی تا 5 تەنی، هەتا حەجمی بچووکتر بێ کەمترین کارەبای گەرەکە. پلەی گەرماکەی ئەگەر لەسەر 25 و 26 دابنی لە هاوینە کەمترین کارەبا ئەتوان بڵێم لە 125 بۆ 30 کارەبا کەمتر سەرفەکە. یعنی بەدیلی بەکارهێنانی ئەو سپلتانە ئەتوانین دکتی موبەڕیدە دابنێن بۆ ئەوەی سەرفی کارەبات هەر نەمێنێ، بۆی بتوانین لەو 400 بۆ 800 کیلۆواتە کە کەمترین نرخی تایە کە بە دەعمە لەوە زیاتر تەجاوز نەکەین.